دەرزی ئاژنین یەکێکە لەو چارەسەرانەی کە 2000 ساڵ پێش ئیسلام 3000 ساڵ پێش ئیسلام هەبووە لە مەقبەرەکانی چینیەکان 7000 ساڵ پێش ئیسلام کە مەجموعەیەک چارەسەری سروشتی دۆزراونەتەوە کە ئەم چارەسەرانە پێشتر کە کراوە وەکو کەڵەشاخ و وەکو دەرزی ئاژنین و وەکو مەساج و وەکو مەجموعەیە خواردن و مەجموعەیەک ئیشی دەستی کە چارەسەریان کردووە پێی وەکو دانانی ئاوی گەرم بۆ قاچەکان و مەسەلایان حقنەکردن کە یەکێکە لەوانەوە یاخۆ دەرمانی چەنداناوە بۆ سکچون و ئەم شتانە کە ئەمە چارەسەرێکی ڕۆژانە بۆ کراوە بۆ هەموو کەسێکە نەخۆش بوو بێت. یەکێک لەو چارەسەرانە کە تا ئێستا بۆ ئێمە ماوەتەوە هاتوێتەوە لای ئێمە کە ئێمەش ئیشی لەسەرەکەین نزیکەی 2-3 ساڵێکە دەرزی ئاژینی هاتوۆتە کوردستان. بەڵام من خۆم پێش 2010 کە دەورەیەکی باشمان بینی دراسەیەکی چاکمان لەسەر کرد و ئەم شتانە تقریبا نزیکەی 13-14 ساڵە من دەرزی ئاژنین ئەەکەم. یەکێک لەو شتانەی کە زۆر زۆر گرنگە بیزانین دەرزی ئاژنین بۆ چ شوێنێک بکرێت بۆ کچ کەسێک بکرێت بۆ لە شوێنێکی لەشیا بکرێت. ئەم بەڕێزا کە لە لامانە قاجێشەی هەیە لەگەڵ پشت ئێشە دەرزی ئاژنینی بۆەکەین ئەم دەرزیە ئەبێتە هۆی دەردانی مادەیە کە پێڵێن CGRP. ئەم CGRP ینی کالسیتۆنین جین ریلیتد پێپتایت. ئەمە یەکێکە لەو پرۆتینانەی کە لە ناو خانەکانی تایرۆیدا لە سیسیڵەکانە دایمە هەیە ئەبێتە هۆی دەردانی ئەو مادەیە کە دژە ئازار زیاد بکە لە لەشا وەکو مۆرفین و وەکو میلانین و وەکو مجموعەیەک مادەکە لە لەشا هەیە ئەمە ئەبێتە هۆی دوورخستنەوەی ئازار خاص بۆ شەقیقا بۆ ئازاری پشت بۆ هەموو لەش بە زۆری ئازارەکان ئەڕێوێنێتەوە نایهێڵێ. مجموعەیە مادەی تریش ئەکتیڤە بن کە ئەو کەسە هەست بە ریلاکس بوون ئەکا هەست بە گەڕانەوەی باری تەندروستیەکە ئیسراحەتێکی جوان ئەگەڕێتەوە بۆ لەشی ئەو کەسە. پێش هەموو شتێک ئێمە کە دەست بکەین بە دەرزی ئاژنین دەستی خۆمان تەعقیمەکەین چونکە ئەمە دەستکێشی ناوێت لەبەرەوەی ئێمە خوێنی لێ دەرناهێنین وەکو خوێن دەرهێنان نییە. ئەمە ئەجا لەشی ئەم کەسە تەعقیمەکەین. ئێمە ناکرێت بەس تەنها شوێنی دەرزیەکە ئەتوانین هەموو لەشی تەعقیمکەین ئەتوانین بەس تەنها شوێنی دەرزیەکەش تەعقیمکەین. لە سەرەوە بۆ قاچ ئێمە تەعقیمیەکەین چکە دوایی جلەکانی بەسەر لەشیا هەڵەگەڕێنەوە ئەو کونانە پیسێ شتێکی تیاابێ. دەردی بەڵێ بڵێ دەرزیەکان قیاسیان زۆرە. ئێستا ئەمە کە سادەیە ئێستا حالیان لەبەر دەستمانایە ئەم دەرزیە باریکەمان هەیە مەسەلا بچووکە بۆ تەجمیلە بۆ دەموچاوە. ئەمەمان هەیە بۆ سەر گوپی سمتەکانە تۆزێک گەورەیە. ئەمەمان هەیە زۆر درێژە بۆ بنیڕان یا بۆ زۆر قەڵەوەکانیان بۆ حیوانات بەکارێت. ئەم بچووکەمان هەیە بۆ خستنە سەر گوێیەکە یان لە ناو گوێ بەکاری ئەهێنین ئەمە بۆ کەمکردنەوەی وەزن. ئەمانەی ترمان هەیە دەرزی ئینەرژی پێڵێن تاقە گەڕانەوەی تاقە بۆ ئەو کەسە یان بۆ لابردنی ئەو ئێش و ئازارەی کە لە فلان شوێنیا هەیەی. ئەم بەڕێزە ئێستا حالیان لە پشتیا ئازاری هەیە لەگەڵ قاچەکانیا ئیشەکانی بۆ ئەەکەی ئینشاڵڵا شتێکی زۆر سادە و ئەو خاڵانەی کە دیاری ئەکرێ کەسێکە پشتی بێشێ لەسەر خەتی مەثانە ئیشی بۆەکەین بیرمان چوو باسی ئەوکەین کە بڵین میکانیزمی ئیشکردنی دەرزی ئاژنین بە 14 ڕێڕەوی سەرەکی کە لە لاشا هەیە 12یان هەرێکیان بۆ کۆ ئەندامێکە 12 ڕێڕەو هەیە مەسەلا چۆن ڕێی ڕێڕەوی میزەڵان ڕێڕەوی جگەر ڕێڕەوی دڵ ڕێڕەوی سپڵ ڕێڕەوی زراو ڕێڕەوی قۆڵۆن ڕێڕەوی مەسەلا ئەو بەشانەی تری لەش دڵ کە ئەمانە هەیە یان پەردەی دڵ ئەمانە هەرێکێکیان چارەسەری بەشێکی لەشەکە. دوو خەتی تریش هەیە
یەکێکیان لە لوتەوە دەست پێ ئەکا لە بنی لوتەوە بەرەو ژوور هەتاوەکو لێتەوە لای کۆم ڕێک لەش ئەکا بە دوو کردەوە ئەمە ئەمبەر و ئەوبەری نییە ئە لێرەوە یەت ڕێک ئەمبەر و ئەوبەری نییە یەکێکیکەشیان لەم خوارەوە دەست پێ ئەکا هەتاوەکو خوارەوە ڕێک لەشەکە بە دوو کردەوە یان هیچ ئەمبەرەوبەری نییە لەم خەتە ئەمبەر و ئەوبەر لابات هەر شتێکمان کرد بۆ ئەمبەر لەو بەریش دەرەکەوێ مثلا لەو مجسمەیە لەو مجسمەیە هەیە بە جوانی تۆڵێکیکە بۆتان ڕوونەکەمەوە ملیمێکەوە 2 ملیم هەتاوەکو سانتیمەترێک ئەتوانێت بچێتە ناوە دەرزیەکان سووکن باریکن ستیلن یەکجار بەکارێت بۆ کەسی کە بەکار نایێت هەر یەکە و بە پێی ئیشکردنی ئەمە تەبعاً دەرزیەکان کە بۆی ئەەکەین ئەبێ شێوەی گرتنەکە ئەم دوو پەنجەیە ئەمەشیان ئەبێ بە مسانەدە یان یارمەتی دەر یان بۆی نەچەمێتەوە کاتێکە ئیشی بۆ ئەەکەین هەست بە ئازارێکی بەسیط ئەکا ئێستا بەڵام ئەتوانین ئازارەکەی وەستانی بڵین میکانیزمی ئیشکردنی دەرزی ئاژنین ئەوەیە کە قووە لە لەشی ئەم کەسەیە وەستاوە لەو شوێنەیە کە ئازاری هەیە ئەو قوۆیە هاتوچۆ ناکە ئەو قوۆیە لە دای چینیەکان پێ ئەڵێن چی ئەم قووەیە کە وەستا بێت ئەبێت تۆ بیجوڵێنی بیخەیتەوە سەر ڕێڕەوی خۆی دەرزیین لە دەمارەکان ئەو دەمارانەی کە ئەو پۆینتانەی کە جوانی دیاری کراوە لای ئێمە ئەزانین لەکوێ بین و لەکوێ نین کە ئەو دەرزیانەمان کرد بۆ ئەو شوێنانە ئەو کاتە ئەو قوۆیە بەر ئەبێت لەشی ئەگەڕێتەوە دۆخی جارانی ئەو ئازارەی تیا نامێنێ طبعا یەکەم ئیسفادەی لێ ناکات دووهەمیش لەوانەیە ئەو کەسە نەشارەزابێ ئەو دەرزی شتانە ئەکا زەرەر بەو کەسە بگەێنێ زەرەرەکەش ئەوەیە کە ئەو کەسە لە هۆش خۆی ئەچێ یانی لەوانەیە ئەو کەسە زۆر بترسێ حاڵی ئەحسابێ زەرەرێکی وای نییە کە ئەو کەسە تەواو لێ بترسێ ئەو پەڕی زەختی دا ئەبەزێ پاڵەکەوێ ئەجینا زەرەری قورسی نییە کە بڵین ئەم کەسە مەشاکیلێکی بۆ دروستکە لەبەرەوەی دەرزیەکە زۆر باریکە چوونە ژوورەوەیەکی بەسیتە هەر وەکو دڕکێک شتێک چێ بەدەستیا هەر ئەوە نەیە ئازارەکەی زۆر کەمە بەڵام دوایی مەسەلا ئەم کەسە هەستەکە کە ئەو قوۆیە وتمان باسی ئەو مادەیەمان کرد کە ئەکتیڤ ئەبێت لە لەشا و مادەکان ئەکتیڤە بن لە لەشا لەشی ئەو کەسە خاوە بێتەوە ئیسراحەتەکە ئەو قورسی و جیرانەی کە هەبوو لەم ناوەیە هیچی نامێنێ ئەگەڕێتەوە باری طبیعی خۆی ئەمە کارەبا بین لە دەرزیەکان بۆ ئەوەی ئەو حرەکەی کارەبایی کە هەیە لە لەشیا سریع بێ ینی پەیوەندی بە مۆلیکیولەری لەشەوە هەیە کە ئەمە ئەو مادانەی کە لە کاتی دەرزی ئاژنینە ئەکتیڤ ئەبن یەکێکن لەو مادانەی کە ئەم کەسە پێویستێتی بۆ خاوبوونەوەی دەمارەکان بۆ گەڕانەوەی باڵانسی لەشی بۆ هێوربوونەوەی دەمارەکان ئەمە یەکێکە لەو شتانە کە زۆر زۆر سریعکردنی ئیشەکەمان ئەیا بەدەستەوە ینی ئەو ئیشە کە بۆی ئەەکەین زووتر ئەیا بەدەستەوە زووتر ئازارەکانی نامێنێ دەرزیەکە ئەتوانین 20 دقه 25 دقه پێوەی بێ کارەبا بە تەنزیم لێ ئەدرێ ڤۆڵتەیەکی زۆر نزمە ڤۆڵتیەکە ناگاتە
نیو ئەمپێر وەکو بڵێ نیو ڤۆڵت نا ئەبێت تەنزیم بکرێ هەمووی تەنزیماتە هەمووی نابێت زیاوکەم بکرێ ببێت لە ئەمە شتە بێت لە لای کەسی پرۆفیشناڵەوە بکرێت لای هەموو کەسێک ناتوانێت ئەمە بکە هەر کەسێ هەڵسێتەوە بڵێ من ئەوە ئەەکەم من ئەوە ئەەکەم ئەمە گەورەترین غەڵەتە ئەمە ئیشە بدرێتە دەستی ئەو کەسانەی کە نەشارەزان ئەبێ ئەم ئیشانە کەسی شارەزا و کەسی خاوەن بڕوانامە بیکات ینی کەسێک نەبێت هەر کەسی هەڵسێتەوە بڵێ من ئەوە ئەەکەم بەڵام ئەمە ئەتوانین ئاسانی کەین بۆ خەڵک هەموو کەسێک لە ماڵەوە چی بکە ئەم شوێنەی کە دەرزیمان لێاوە یا ئەم شوێنە یان ئەو شوێنە یان ئەمانەی کە دەستمان لێاوە یان ئەمانە ئەتوانی بەدەست مەساژی بۆ بکەی پێڵێن ئەکیوپرێشەر چارەسەرکردن بە زەقت خستنە سەر ئەو خاڵانەی کە ضرورن بۆ لابردنی ئازار مەسەلا کەسێک قۆڵی ئێشێ سەری ئێشێ پشتی ئێشێ ئەمە ئەم خاڵە نزیکترین خاڵەکە ئەتوانێت هەموو کەسێک ئاسان ئەتوانێت بیکە مەساجی بۆ بکە ئەمە خاڵێکی عامە ینی وەکو پاراسیتۆڵە چۆن بخۆی بۆ هەموو نەخۆشیەک ئەمە نقطەیەکە کە بە تەواوەتی لەشی ئینسان ئارام ئەکاتەوە یان ئەمە بە تەواوەتی ئارامی ئەکاتەوە یان تونگ دەست بنێ بەمەیە لەشی ئینسان ئارام ئەکاتەوە سەرێشەی ناڵە یان ئەم پەنجانەی بشێلێ مەسەلا بەعزێک شتمان هەیە کە بەکاری ئەهێنین لە دەرزی ئاژنینە با کارەباکەی بخەینە سەر ئەنجا چینە سەر شتەکانی تر اینجا ئەمەشی بۆ دائەنین ئەمە گەرمیەکە پلەیەکی گەرمی ئەتیادی خەینە سەر لەشی ئەمە لێرەوە دەقەکانی بۆ دائەنین تقریبەن 20 دقە 20 دقەی بۆ دائەنین اینجا تۆ پێم بڵێ کاتێکە کارەباکان ئەخەمە سەر بینەکان کامیان ئازاری زۆر بوو بڵێ زۆرە باشە هەیە کارەبا نییە 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 ئاخ ئۆف ئای چی بوو ئەمە ئێرە بوو ئەوەیە زۆرە کەمە زۆر کەمی کەمەوە باشە هەر هەستی پێ بکەی پێم بڵێ ئەمەیان ئەمبەرە ئەمەی کە ئێستا چاریەکەم ئەمبەرە دانە ئەگەر زۆر بوو پێم بڵێ باشە باشە ئەی ئەمەی تریان ئەم سپیەکەیە ئەوەی ئێرەیە ئەمە زۆرە باشە ئەو کەممان کردەوە باشە باشە ڕەشەکەیە ئەمەی ئەم قاچەتە هاوار نەکەی ها هەیە زۆرە زۆرە یاکەمە زۆرە بەس هەست بە خۆشی یەکەم باشە یەکی ئازاری بن ئەڵێ هەست بە خۆشی یەکەم ئەنجا بزانە بێت چەند خۆش بێ ئەمەی تریان سپیەکەیە ئەوەی سپیەکە کووە ئەمەی سەرشانتە ئەمەی ئێرەیە هەیە باشە ئەمەش زەردەکەی ئەوەی سەرشانەکانت هات باشە جامەیتر علاقەمان نییە بەسەرتەوە تۆ بۆ خۆت ئیسراحەتێک بکە تاوەکو ئێمە ئیشێکی ترمان هەیە ئەیکەین ئەمە کەسێکە بمانەوێت دەرزی ئاژنین و کەڵە شاخ هەردووکی بەیەکەوە بۆی بکەین دەرزیەکە ئەەکەینە ناو ئینەکەەوە و ئەتوانین بەم شێوەیە لەسەری داینین هەم کوپەکە ڕایەکێشێ هەم دەرزیەکەش قووەکەی ئەبێ بە دا ئەوەندە بۆیە کارەبایەکانیش و کوپەکانی کەڵە شاخیش ئەتوانین بەکاری بێنین لە دەرزی ئاژنینە شتێکی زۆر بەسوودە.
جۆری دەرزیەکان زۆرە ئێمە ئەگەر بینە سەر واقع دەرزیەکان ئەمە هەر لە دەرزیەکی بچووکەوە کە بۆ نەخۆشی شەکرە بەکارێت ئەتوانین بەکاری بێنین بۆ دەرزی ئاژنین کە بمانوێت ئیشی پێ بکەین لە حاڵەتێکا کە لە شوێنێکی دوورین یا شوێنێکە نەتوانین دەرزی زیاتر بەکاربێنین یا کەسێکی نەشارەزا یان کەسێک هیچ نازانێ بەس خاڵەکانی پێ ئەڵێن یەک نقطە خوێنیان لێ دەربێنێ وەکو ئەوەی کە جەڵدە لێی بعد سەری پەنجەکانی یا سەرشێکی بەقوتیە یەک دەردی ئایا لەو شوێنە قەترەیە خوێن دەربێنێ ئەمە هیچ زەرێکی نییە بۆ ئەو کەسە بەڵام وەکو خراپەش نییە دەردیەکی تاقیمیشە ئەو دقەیە پاکی ئەەکەیت و ئەتوانی فڕی بیت و هیچ بەکار نایێت باقیات لەمە بەولاوە ئیتر نابێت کەس بەکاری بێنێ هەتاوەکو پرۆفیشنال نەبێت و دەورەی زۆری نەبینی بێت و یان نەی خوێند بێ بە خوێندن یان ممارەسەیەکی باشی نەبێت لەسەری ئەمە یەکەم دووهەم ئەمە دەرزیەکی زۆر بچووکە کە بۆ لاوازبوونی کەس ئەو کەسانەی کە قەڵەون بەکاری ئەهێنین لەبەرەوەی کە ئیشتیهادا ئەگرێ ئەمە لەسەر یەک نوکە دەرزی بچکۆلەی تایە ئەدرێ لەگوێ بۆ ئیشتیهای ئەو کەسە دابخە ئیشتیهای نەهێڵێ بۆی زعیف بێت ئەمە دەرزیەکی ترە ئیتر بەپێی کۆمپانیاکان و شەریکەکان شتی زۆر کراوە ئەم دەرزیەکە هەیە ئەمە زۆر بچووکە ئەمە ئەگەر بیبینی ئەمە دەرزیەکانە ئەمە بۆ دەموچاوە بۆ تەجمیل بۆ کەسانەی کە پەڵە و یان دەموچاویان چرچلۆچی تایان حاڵی حسابشتایە بۆی دەموچاوی ڕۆنەقباتەوە ئەو چرچلۆچە پڕکاتەوە ئەو التیابەی نێڵێ ئەم دەرزیە زۆر بچووکانە بەکارهێنین ئەمە دەرزیەکی ترە لەسەری نووسراوە تاقە ئینەرژی وەکەوەی کە بەکاری هێنین لە دەرزی پشت و ئەم شتانەیە ئەمە دەرزیەکی ترە کە زۆر درێژترە لەوە بۆ مەبەستی تایبەتی ترمان هەیە بەکاری هێنین دەرزی تریشمان هەیە زۆر لەوەش درێژتر وەکو ئەمە لەوەی کە درێژترە ئەمە بۆ حیوانات بۆ کەسی قەڵە و بۆ زۆر کەسێک بەکارێت اینجا بەپێی ئەم شتانەی تریش کە هەیە ئەمە شەر میکناتی شتێکی کارەبایی دروستەکە لەسرە کارەبای تایە پیلی تایە ئەمە ئاوا ئەێنێ بەسەرا بۆ لابردن و بۆ لابردنی سەرێشە چونکە ئەمە کارەبایەک دروستەکە کارەبایی لەش ئەجوڵێنێ شتێکی زۆر گرنگە ئەمە بۆ شێلانە بۆش بەعزێ شوێن کە ناتوانانی ئەمە وەکو کوپی کەڵەشاق ئەدرێتە سەر لەش و ئاوا بەدیش هەواکە دەرەکێنرێوت و ئەدرێت لە پشتی ئەو کەسە ئەمە لە طوبی سینیا ئەمانە بەکارێن ئەمە بۆ مەساجی دەموچاوە ئافرەتان خۆیان ئەتوانن زەیتی لێن و مەساجی پێەکەن یان هەچ کەسێک کە دێت بۆ لامان پەڵسی ئەگرین نیشانەی لێدانی دڵ و ئەم شتانەی پێئەگرین یان ئەتوانین ئەو دەرزیانە بە شێوەیەکی زۆر بەقوت ئیشیان بکەین لەسەر بەچی بەوەی کە دەرزی ئاژنین و کەڵەشاخ کوپی کەڵەشاخ هەردووکیان بەیەکەوە قوەی دەرزی ئاژنەکە کا بەدە ئەوەندە مجسمەیەکە هەموو خەریتەیەکی بەیانی لەشی ئینسانی تیار تۆمار کراوە بە ماسوولکە و ئێسقان و دەمار و لەگەڵ ئەو خەتانەی کە بڵین هی دەرزی ئاژنینەکان کە ئەکرێ هەر خەتێک نزیکەی لە 9 ڕێڕە و لە 12 ڕێڕە هەیە هەر ڕێڕەوێک جاری وا هەیە مەسەلا ڕێڕەوی دڵ 9 خاڵە ئەم خاڵانە لە شوێنێکەوە دەست پێ ئەکا هەتاوەکو سەری پەنجە ئەجا مەسەلا ڕێڕەوی قۆڵۆن لە سەری پەنجەوە دەست پێ ئەکا هەتاوەکو سەر مەسەلا ڕێڕەوی مەعیدە لە بەر چاوەوە دەست پێ ئەکا هەتاوەکو قولەپێ
ڕێڕەوی قۆڵۆنیەکێکە لەو ڕێڕەوانەی کە لەسەری پەنجەوە دەست پێ ئەکات یەکەم نقطە پێڵێن بەوا بەتل ئەو مەسارە بەوا بەتل مەسار ینی لێرەوە دەست پێ ئەکات ئەم ڕێڕەوە بەسەر دەسا ئەڕوات کە ئەگەر کامێرەکە بهێنێتە پێشەوە ئەلەم سەری پەنجەی شایەتمانەوە ئەم پەنجە لێرەوە دەست پێ ئەکات هەتاوەکو بەم خاڵانەیە ئەڕوات هەتاوەکو ئەچێتەوە بۆ کوێ ئەچێتەوە بۆ ئەمبەری لووت ینی ئەگەر ئە لێرەوە خەتەکە بێت یێتەوە بۆ ئەمبەری لووت ئەوی تریشیان ئە لێرەوە یێت ئەچێتەوە بۆ ئەمبەری لووت ئەم شتانە کە ڕێڕەوەکان کە دانراوە هەر خاڵێک لەو خاڵانە مەثلا ڕێڕەوی قۆڵۆن 20 خاڵە ئەم 20 خاڵە هەر خاڵێکیان بۆ نەخۆشیەک بەکارێت یان چەند خاڵێک لەم جەستەیە وەرئەگرین بۆ چارەسەرکردنی نەخۆشیەک بۆ ئازارێک بۆ لابردنی نەخۆشیەکە لەو لەشەیە هەبێت یەکێک لەو شتانە کە زۆر گرنگە ئێمە خاڵەکان دیاری بکەین بۆ ئەو کەسەی کە نەخۆشە مەسەلا چەند خاڵێکی هەیە نازانی چێتی تۆ دەرزی ئاژنینی عامی بۆ ئەوکەی خاڵە عامەکان لە لەشا کامانەیە ئەوەیە کە مەسەلا وەکو وتمان ئەم خاڵانەیە کە دەستیان ئەخەمە سەر بۆیە ڕێڕەوەکان بناسرێ ئەمە ڕێڕەوی قۆڵۆنە خاڵی چوارەم لە ڕێڕەوی سیەکان خاڵی 11 ئەلم قۆڵەیە ئەکرێ ئەجا ئەم دوانەی پشتی سەر ئەمانە پەیوەندیان بە زراوەوە هەیە ئەجا ئەم دوانەی ئێرە بە چاو و مەعیدە و گورچیلە و ئەم شتانەوە ئەمە هەموو دەوری هەیە اینجا ئەم خاڵەی ئێرە ئەمە خەتێکە پێڵێن دیو نزیکەی 30 خاڵە لێرەوە ڕێک لە شەکا بە دووکەتەوەی کە باسمان کرد ئەم خاڵە زۆر گرنگە بۆ کەسێک کە سەرێشەی هەبێ شەقیقەی هەبێ ئەمە هەر لە ماڵەوە ئەتوانی ئاوا بیشێ لێ بۆ ماوەی 5-6 دقە سەرێشەکەی کەمە بێتەوە یان ئەم دوو خاڵە ئاوا بیسوڕێنێ یان ئەمەی تەپڵی سەر کە زۆر گرنگە کە حەدیثیشی لەسرە بۆ کەڵە شاخیش بۆ دەرزی ئاژنینیش خاڵێکی زۆر بەسوودە لەگەڵ ئەم خاڵەی پشتی مل کە پێڵێن 14 ئەم خاڵە ئەمە گرنگترین خاڵە بۆ هەم کەڵە شاخ هەم دەرزی ئاژنین ئاوا خەتەکە یەتە خوارەوە هەتاوەکو ئێرە ئەمە ڕێک لەش ئەکا بە دوو کردەوە بەڵام ئەم خاڵانە و ئەم خەریتەیە کە لەمبەر هەیە ئەتوانین لەمبەریش تەطبیقیکەین ینی ڕێک چیمان کردووە لەو بەری لەش لەم بەری لەشی شەبێ بیکەین لە دەرزی ئاژنینە بۆ ئەوەی هەردوو جەسی هەردوو لەشی بڵێن لەشی بە میکانیزمێک زیا و کەمەکە پێڵێن یەنگ و یانگ چارەسەری سینی اعتیمادی لەسەر دوو هێزە هێزی یەنگ و یانگ بەرزە ڕقە گەورەیە ئاسمانە یەنگ ئەوانەی کە نزمە مەسەلا ڕقەکە بەرامبەری نەرمە ئاسمانەکە بەرامبەری زەویە گەرمەکە بەرامبەری ساردە خوا فەرمێ وەخەلەقنا من كل زەوجەین ئیسنەین ئەمە باسی دەرزی ئاژنین ئەتوانین لێرەیە جێگەی بکەینەوە لەبەرەوەی هەموو شتێکی بە جووت دروست کردووە خوا فەرمێ ئەم جووتە مەسەلا یەنگ و یانگ بەرز و نزم ئێمە ئەمانوێ هاوسەنگیان بکەینەوە هەموو کەسێک هاوسەنگە کە نەخۆش نەبێ هیچ مشکلەیەکی نەبێ بەڵام کە یەنگ بەرز بووەوە یا یانگ بەرز بووەوە یا ئەم نزم بووە یا ئەو نزم بووە ئەو بێتە حاڵەتی نەخۆشی لەو کەسەیە دەرزی دەمار مەسەلا ئەم دەرزیە چۆن ئەگاتە دەمار بڵێ ئەگاتە دەمار لەبەرەوەی تۆ لەشی تۆ وەکو شەبەکەیەکی عنکەبوتی وەکو شەبەکەیەکی جاڵجاڵۆکە لە لەشا هەر هەمووی بەسراوە بە یەکەوە لە هەر شوێنێکی لەش تۆ دەرزی پیاکەی لەبەرەوەی ئەدرێ لە دەمار بۆیە ئازێگەیا بە مێشک سیگناڵێگەیا بە مێش کارە با یەک دروستە بێت لە مێشکە ئەو ڕسمە چۆنە ڕێک ئەیگوێزێتەوە بۆ مێشک ئەڵێ شتێکی وا ڕوویە اینجا
ئەگەر خوێن بێتە دەرەوە وەکو کەڵەشاخ یەکسەر مۆخ ئەمریکا بە مۆخی ئەسقانەڵی خوێنی تازە دروستکە لە بەروی خوێن هاتە دەرەوە ئەی ئەگەر ئەمە بێکارەبایی بێ خوێن نایەتە دەرەوە ئەڵێ لە فلان شوێنە ئازارێک دروست بوو ئەم ئازارە چییە لە بەرەوەی قوەیەک لەویا کۆبووتەوە نایەڵێ بڕوە ئەو قووە لە لای سینیەکان پێڵێن چی ئەو قوی چییە کە گیراوە بەم دەرزیە بەر ئەدرێ چۆن وابزانە هەموو دەمارێک کە لە لەشە تۆ باسمان کرد هەموو لەشکە شەبکەیەکی عنکەبوتی بێجگە لە مۆخکە سنتەری مێشکە و دڕکە پەتیکە ئاوایەتە خوارەوە کە ئیحازەکە ئەدرێ بوێ لەوێ ئەو مادەی CGRP کالسیتۆنین جین ریلیتد پرۆتین ئەمە ئەکتیڤ ئەبێت مجموعەیەک مادە دەرئەدات کە ئەو مادانە وەکو مۆرفین میلانین کە دژە ئازار دروستەکەن ئەو ئازارانەی کە وەکو شەقیقەیە وەکو سەرێشەیە وەکو پشتێشەیە وەکو ئەم شتانەیە ئەدرێت لە دەمارەکانەوە ئەدرێ بە ماسوولکەکان ئەو دژە ئازارانە ئەدرێ بە ماسوولکەکان ماسوولکەکان خاوەبنەوە ئازارەکانیان نامێنێت یەکێک لەو شتانەی کە زۆر گرنگە کە دەرزیەکەی لێ ئەدەین بۆ ئەم منتیقەیە باشە اینجا ئەم منتیقەیە بەستراوەتەوە بە مێشکەوە هەل لێرەوە لە دەمارەکەەوە تا ئەوێ هەمووی تەنزیمەکاتەوە بۆیە دەردی ئاژنین بەپێی خاڵەکان لە هەر خاڵێکا کە ئەکرێت تایبەتمەندی خۆی هەیە خاڵی وا هەیە بۆ چەند نەخۆشیەک بەکارێت یان چەند خاڵێک لە مەسارەکانە کۆ ئەبێتەوە بۆ یەک نەخۆشی بەکارێت